ئیساڵ ژی دێچلەمین ڕۆژە بەهارێدا مەراسیمە کۆمسای لە گوندی هەورەمانە تەخت برێڤە چوو. ئەو مەراسیم کو زیدەتر ji hezar saliye li wê herêmê de birêve diçe, di serdemên kevin de zêdetir merasîmeke kultûrî û civakî bûye ve digere bo serdema serhildana pezdariyê. Wê demê di wê merasîmê de erkên civakî hatibûn parvekirin û yek ji erka herî giring jî diyarkirina mîravê herêmê bûye. Lê niha vê merasîmê ring û royekê ayînî jî li xwe girtiye. Mûzîk û awaz û devjenî û zikir beşeke sereke a merasîma Komsay pêk tîne. خزمەتانە ئی مەراسمە چون مەراسمە کۆن و قەدیمین و هەرجە زووە پی سوورەتە بەرگزار بێن و ئاڕۆچ وینمێ ڕەسانەی کردن شکارەوە کە گر و وڵاتە زانانش پێ ڕسم و یاسا و پی مەراسم و ئێنەمە ببنەوە خدمەت و کۆنەیەوە و وینمێش دە تەمام و وڵاتەکەوە پێسە و ئەقلیم و کوردستانی و هەر پاسە جەسەد ئەوروپای و هەر یاگەهای دوور و سەر تا سەر و ئێرانی و مێنی ئێستەقبال کەرا بەشکر پێیاخوای خەڵک و هەورامانی هیچ فرق خاص پێشوازی کە ڕۆدا. لە شاری پیرانشارەوە هاتوونە بۆ ئێرە سڵاو ڕێزم هەیە بۆ هەموو خەڵکی هەورامان بۆ ئەو بەرنامە خۆش و جوانەکە ئیزرایان کردووە و بەرنمەیەکی زۆر خۆش و تایبەت بوو. هیوادارم کە هەموو ساڵێ ئەو بەرنمەیە هەر ئاوا لە بەخۆشی و بە شادی بەرگوزار بێت و داواکارم هەیە لەو کەسانێک کە نەهاتوون بۆ ئێرە حتمما بێن بیبینن چونکە بەرنمەیەکی زۆر خۆش بوو و ئەمن زۆرم لێ ڕازی بووم دەست خۆش بێت. لێ مەزارگەها پیر شاریار لە هەورەمانە تەخت کەڤرێکی سپی هەیە و خەلکی هەرێمێ وی کەڤری پیرۆز دەهەسبینن. خەلک هەموو ساڵێ دە مەراسیما کۆمسایدە پارچەیەکە بچووک ئانجی هەتا تۆزاوی کەڤری وەک تشتێکی پیرۆز و حەوجە دگەل خۆ دبن. باوەڕدار لە سەرفێ باوەرینە و ئەو کەڤر جودا ji پیرۆزبوونا خۆ وان ji destê bela, êş, azar, xem, xefet, mar û dubişkan jî diparêze û xêr û bereketê tîne nav malên wan. Xelkê herêmê li ser vê bawerîne ku ew kevir çi qas bête tiraşîn jî her jî kêm nabe û sal bê dîsan wek xwelê tê. ئەمڕۆ ڕۆژی جمعەیە مەراسیمی کۆمسای لە هەورامانە بەرگوزارە بێ. مەراسیمی کۆمسای مەراسمێکی تایبەتی چەند هەزار ساڵی لەمەوە بەرە هین منتەقەی هەوراماناتە. ئەسکەمە خزمەتت مەراسیمی کۆمسای مەراسمێکە کە وەکو ئیسە نەماوە جاران مەسەڵەن ئیسە بووە بە شۆرای شارەداری ئەمانە جاران هەورامانی تەخت بۆ تەسمیمگیری های ئاوایی کە لە تووری ساڵا 6 مانگەی ساڵا چە بکەن لەم مەقبەرەی پیشەریاری هەورامانە جەمە بوونەوە. مەراسیمی مەقبەرەی پیشەریاری هەورامان کە مەراسمێکی بوو ژیلەی مەریان پێ ئەوت خەڵک جەمە بوونەوە تەسمیمگیریانە کرد 5 نەفەریان هەڵە بژارد. مراسمên Şahiya Pîr Şaliyar û Komsay lê hewremana texit du merasîmên bi hezar salî ên berî İslamiyê ne ku li wê herêmê mane. Rêz û hurmeteke zêde hebûye û hemû pirs û şêrevmendiyekê xelkê hatiye bawî. Lewra niha jî paşî hezaran salî xelkî hewremana texit di çileya zivistanê de sê şew rojan merasima Şahiya Pîr Şaliyar birêve dibin û di çileya biharê de jî bo merasîma Komsay لە سەرمەزارê Pîr Şaliyar kom dibin. Bêrê hatime lê bêrê Istan îlan. Hatimo bu merasimê Komsay û Pîr Şaliyar û sal yên bo merasime isalet zagrûziştan hemû yekeke. Her lo rîşe û lê rîşe ku lebaseman yê cûr û bed îme hezma hesi bo horaman û tebîet û merasimatiyan û çîştane her salî şeyin. Cîga çilexane ye. Çilexane Pîr Şaliyar ibadetka ba xolo merûf. بعد أتينا ناوي شو والله ذكروا أو تيشانيش أكن ناوي هركس بزين خو بنية خو ناوي ذكر جي خويا